لاچی مستشفای ڕۆژ ئاوایە یعنی خۆ میلاکات لە دایرەی سەحە زۆر زۆرە یعنی لۆ ئیلا کۆرۆنە لە سەمە تاپۆکرایە کۆرۆنۆ لە سەمە تاپۆ بکرێت میلاکات زۆر ئەمە دەمانگە بە هەموو نەوعاک یەک دقە پاش پێش نەبووینە ئەوە دەواممان کردیە با مەجموعیت کە بینن کاکە سوپاس و پێزانین بدەنەمە برێ ئەنگۆ تاوا ماندی بوون پستان ئەنگۆ لە دەوامی خۆتان 14 ساڵی عملیات قەپات کرایە 16 نەخۆش لە ژۆرەیە یەخە معقول لە 14 ساڵی عملیات قەپات بکرێ ئەو هەموو خەڵکە ڕەش و ڕوتە ئیستیفادە لێ دەکاتن لۆ 14 نەخۆش لە مانجیەکە و هەتا مانجی 6 نەخۆش لە ژۆرێ مابوو لۆ ساڵەکان ناکەن لۆ عملیات ناکەنەوە ئەمە مساعد مخدرین ئەمە لەناو ساڵە داوام دەکەن ئەمە ڕۆژێک دەورەمان نەکردێت لە ئارسوی داوام بکەین نازانین نە دەورەچیان پێکردین یەکسەر ئەمەیان فڕێدایتە ناو ئارسی و ناو عنایە مڕەکەزە ئێمە وەکو کارمەندانی نەخۆشخانەی ڕۆژاوە تقریبان 65 کارمەندین ماوەی ساڵێکە بەبێ دابڕان و بۆ خزمەتکردنی نەخۆشانی کۆڕۆنا لێرە داوام دەکەین و هەتا ئێستاش کەسێک لە بەرپرسان و لە دەستخۆشیان لە ئێمە نەکردیە و هەروەها ئەو مخصصاتی کە بۆ دابین کرایە بە شێوەیەکی دروست نایاندایتە ئێمە ئێستاش بۆ ئەو گربوونەوەمان کردیە بەتەمان ئێمە بگوازنەوە بۆ نەخۆشخانەیەکی تر بەبێ ئاگاداری ئێمە و بەبێ ڕەزامەندی ئێمە بەعکسەوە لە باتەوەی کە داوام مەکەم کەن چونکە ئێمە تایبەتە کۆڕۆنا وەکو نەخۆشخانەکانی تر نییە تو ئەوان داوا لە ئێمە دەکەن کە 18 سەعات لە ژوورەوە بین بەو بەدلە و بەو گەرمایە و هیچ کەسێک تەحمل ناکات و هەروەها جیاوازی تەمەنمان تێدا ئیوا هەیە لەمە بەتەمەنترە توانای ئەوەی نە ئەو 18 سەعات لەسەرێک بەردەوام بێت و لەو شوێنە دەوام بکات چونکە ئەوە نەخۆشخانەی کۆڕۆنایە تایبەتە